بۆ پشتیوانیکردن لە ئازادی ڕادەربڕین و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس لە شاری سلێمانی گردبوونەوەیەک ئەنجام درا. لەو گردبوونەوەدا کە بۆ ئیدانەکردن و تیرۆرکردنی ڕۆژنامەنووس ویداد حسێن پەیامنێری ئاژانسی ڕۆژنووسی ساسکرا بوو. ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و چالاکەوانی مەدەنی تێیدا ئامادە بوون ئیدانەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانیان دەکرد و داواکار بوون چیدی لەژێر پاساوی تایبەتدا ڕۆژنامەنووسان نەفڕێندرێن و شەهید نەکرێن. هەڤاڵێ مە ڕۆژنامەوان ویداد حسێن دوو هات شەهیدکردن لە دەڤەرێ بەهدینان وەک خویایە ئەو ڕۆژنامەوانێکی ئازاد بوو، ڕۆژنامەوانێکی بوێر بوو، نەترس بوو ژبەروی لە دەڤەرێ بەهدینان تایبەت لە دهۆکێ کەسێکی چالاک و ڕۆژنامەوانێکی باش بوو. خویایە بە تیرۆرکردن یا بە شەهیدکردنە ویداد خویا دکا کوژ لە وان دەڤەرانە دەڤەرێ بەهدینان بە تو ئاوایەکی بە تو شکلێکی ئازادیە ڕامان، ئازادیە فکر، ئازادیە ڕۆژنامەوانی جوان دەڕۆنان نینە. ئەگەر هەبیە ڕۆژنامەوانێکی مە تەنێ حەقیقەتێوان دەرانە ڕاستیە جڤاگ، ڕاستیە سیاسەت، ڕاستیە ئابووری و ڕاستیە جڤاکێ بەهدینان بە گواستیە شتێکی غەیری قانونی دەروێ قانون نەکرد بوو بۆ یا تیرۆرکردناوی ئەم وەکی تیرۆرێکی سیاسی بینین، تیرۆرکردناوی نە تیرۆرێکی کەسیە نە مەسەلێکی شەخسیە. ئەم گردبوونەوە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە ڕۆژنامەنووسان ڕۆژ بە ڕۆژ لەژێر مەترسی زیاتردان و ژیانیان پارێزراو نییە، بە جۆرێک ڕۆژانەش لێرە و لەوێ هەوڵی تیرۆرکردنیان دەدرێت بێ ئەوەی ئەنجامدەرانیان ڕووبەڕووی دادگا بکرێتەوە. تەنها بەیاننامە دەرکردن بەس نییە بۆ ئەوەی کە ئێمە مافی ڕای خۆمان بەدەست بێنینەوە خوێنی ئەو شەهیدانی کە بە فیڕۆ ئەڕوات ئەو ڕۆژنامەنووسانی کە تیرۆ دەکرێن خوێنەکەیانەوە زیاتر بەهادەر نەچێت. ئەمە 5 ڕۆژنامەنووس کە هەر ساڵی کەسێک ئەڕوات ئێمەشانی من لە جانی خۆمە ترسم، تۆژە بە لە جانی خۆت بترسی، هەمومانە بێ لە جانی خۆمان بترسین و بەڵام بەم شێوەیەش بەردەوام نابێت لەبەرەوە بێ ئێمەی ڕۆژنامەنووسان، ئێمە سەندیکا ڕۆژنامەنووسان، سەنتەرەکانی ڕۆژنامەنووسی تەنها بەیاننامە دەرنەکەین، تەنها ئاوا کۆڕووکۆبنەوە نەکەین، ئەبێ گروپی فشار دروستکەین. گروپی فشار دروست نەکەین فشارمان بۆ هێن بۆ سەر ژیان و بۆ سەر چارەنووس و بۆ سەر داخستنی کەناڵەکانمان. تیرۆرکردنی ڕۆژنامەنووس ویداد حسێن پەیامنێری ئاژانسی ڕۆژنووس لە شاری دۆگ لە 12 ئابی ئەم مانگەدا و ڕەفاندن و دواتر تیرۆرکردنی بەڕای ڕۆژنامەنووسان و چالەکەوانی مەدەنی هەوڵێکە بۆ کەبکردنەوەی بیرروڕای ئازادی قەڵەمە بوێرەکان و چەوسانەوەیان لەژێر بیانووی جاجادا و کە مەترسی گەورەیان لێ دەکرێت لە داهاتوودا. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.